ئێستا کۆلێراکە بڵاو بووەتەوە هەموو ئامادەکاریەکمان لە نەخۆشخانەکانمان کردووە و چارەسەری نەخۆشەکان وەرەگرین سپاس بۆخوا خۆشبەختانە هیچ حاڵەتێکی مردن نییە بەڵام لەگەڵەوەشە گرفتی بودجەمانەیە گرفتی ئەومانەیە موچە دواکەوتووە و تەسەورەکەم لە ڕۆژانی ئایندە نەبوونی موچە گرفتی گەورەمان بۆ دروستکار لە پێشکەشکردنی خزمەتگوزارەکان 170 حاڵەت بە پشکنینی تاقیگەیی کۆنفێرم بووە 170 بەڵام ئەتوانین بڵێن هەزاران حاڵەتی چوون و ڕشانەوە بووە و ئێمە وەکو کۆلێرا چارەسەر ئێمە داوامان لە جەنابی وەزیری تەندروستی کردووە کە لیژنەیەکی باڵا کە وەزیری دارایی ئەندام بێتیایە بۆم جۆرە بابەتانە دروست کرێت چونکە بەڕاستی ئەوان معنین بە ئیشەکە ئێمە ئێستا یعنی بودجەیەکمان لەبەردەستانێت تەنانەت ئۆتۆمبیلێ بگرین بینێرین بۆ ئەو شوێنانەی کە سەرچاوی IPCTI بۆی پشکنینی بۆ بکەین تەنها ئەو توانامرۆیی و لۆجستیانەمانەیە کە پێشتر هەمان بووە بۆ حاڵەتی تەواوی وا پێویستەکە بودجەیەکی تەواوی دابدرێ و جەنابی وەزیری دارایی بەشدار بێ لەو لیژنەیە و ئەو لیژنەیە دەسەڵاتیە بێ بۆی بتوانێت بودجە دابین بکە و داوامان کردو پلانێکی هەم کورتخایەن هەم درێژخایەن بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو لە پارێزگای سلێمانی دابنرێ بۆی بۆ ساڵی داهاتوو ئەم کێشەیە بە تەواوەتی چارەسەر